ئاگادار بە دڵسۆزی سنووری هەیە. ئەگەر دەتەوێت سەرت ڕاحەت بیت ئەوە لەو کەسانە دوور بە کەوا نایانەوێ گفتوگۆت لەگەڵ بکەن. نەکەی کەسێک لە سەرەتای گرنجەکانی خۆدا بنیت و وەتوی لە کۆتا لیستی گرنجەکاندا نابێت. چیتر زۆر ڕوومەدا هەم کەس، چیتر سەرکۆنەی کەسێک مەکە کەوا هەر گرنجیت پێ نادات، چیتر وا هەست مەکە کە هەموو شتێکی بۆ خەڵک بەڵام ئەو بەرامبەرت تۆیان هەر بە خەیاڵدا نایە. زیاتر بۆ خۆت بە، کەمتر بۆ خەڵکی بە. و چۆن هەڵسوکەوتت بەرامبەر دەکرێ هەر بەو شێوەی وەڵامی هەڵسوکەوتەکانش با بەو شێوەیە بی. زۆر دڵشت ماندوو مەکە، ئازاری دڵت مەدە، چونکە هەر کەسێک تۆی لە دڵ بێت بە بەردەوام لێت دەپرسێت، هەوڵ دەدات ئاگادار بیت لە حاڵت و هیچ هەڵەیەکیش دوو جار دووبارە مەکەوە. تۆ کە دڵسۆز بیت خەڵک بە نەزان تێت دەگا، دڵسۆزیش سنووری هەیە. بەخواتان نەسپێرم.